هەنگاوەکانت ئەگەر نا بە شوێن کوێیە هەنگاو هەڵەگری؟ یەک کەست هەیە، یەک قودوەت هەیە، یەک پێغەمبەرت هەیە شوێن پێکانی هەڵگریتەوە صلی الله عليه وسلم. شوێن پێی هەر ئینسانێک، هەنگاوی هەر ئینسانێک لە ئینسانێکی تر ناچێت. علم واڵێ طب ئەڵێ گەیتی هیچ ئینسانێک کە ئەڕوا شوێن پێیەک و شوێن هەنگاوێکی هەیە لە هەنگاوی کەسێکی تر ناچێت. بۆیە کەسێک کە ئەڕوا لە دوورەوە ئەڵێ وەڵاهی ئەوە لە ڕۆیشتنی فڵان کەسە چێ، وایە؟ بەڵێ. بۆیە دایک عایشەمانی جێڕێتەوە فەرمێ فاتیمەم بینی ئەهاو بۆ لامان تمشي لا تخطئ مشيتها مشية رسول الله صلى الله عليه وسلم أبدا. فمێ فاتیمەم بینی کە تاقە کچی پێغەمبەری خوا بوو مابووەوە دوای خۆی، فمێ ئەڕۆیشت و هەنگاوەکانی عینەن هەنگاوی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. من دینیمە دوو کەس هەنگاوەکانیان لە یەکتری ئەچن، بەڵام ئافرەتێک ئەو نە باوکی خۆش بوێ هەنگاوەکانی وەکو هەنگاوەکانی باوکی وابێ، ئەمە زۆر زۆر زەحمەتە. چکە ئافرەت لار و لەنجە و ناسکێکی خۆی هەیە، حەزەکا وەکو ئافرەت بڕوا، بەڵام فاتیمە وەکو باوکی ڕوا بڕێوە. ئافرەتەکان کەواتە ئەتوانی وەکو پێغەمبەری خوا بڕۆی؟ نا، ئەتوانی وەکو فاتیمەی کچی بڕۆی کە ئەویش هەر مقەلیدی باوکێتی. باوکان ئێوە ئەتوان وەکو پێغەمبەری خوا بڕۆن، شوێن پێکانتان لە شوێن پێی پێغەمبەری خوایەدا بنێن. ئاوەڕ باتەوە بڵێ ئەوە عەبدوڵای کوڕی عومەر چێکی لە دوامەوە، بڵێ ئەی پێغەمبەری خوا وەڵڵاهی لە هەموو شتێکا دوات کەوتوم، حەزەکەم شوێن پێکانیشم لە شوێن پێکان تادا بنێم. ئەتوان شوێن پێکانتان ئاوا هەڵگرن و ئاوادای بنێن، ون نەبن، بەڕێبازی پێغەمبەری خوایە، دەست بە قورئان و سونەتەوە بگرن بۆ ئەوەی کە نەفوتێن. ئەجینا شوێن پێکانتان تەنها ئەبێ بە دەنگ و باسێک و لە جەوا ئەمێنێتەوە